ئەگە تۆبەی لێ نەکەی عەزابێکی زۆر سەختی بەداناوە، چونکە خۆت حەز لەو تاوانە کردووە، حەز لەو خراپە کردووە، داوات کردووە لەخوا کە پێتی بەخشێ، حەز پێتی بە چالاکی ئەزانی، بە عاقڵی ئەزانی، دەی بەبێ لە دنیادا و لە قیامەتا باجەکەی بدەیت. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ قسەی دوو زمان ئاگر هەڵەسێنێت، ئاگر دروستەکات. بۆیە دەفەرمێت ئەو قسەیە وەکو ئەوە وایە چۆن نەوتێک، گازێک، بەنزینێک چۆن شتێک دەکەیتە ناو ئاگرە بۆی ئەو ئاگرە بسووتێ، جوان گڕ بگرێ. قسەی ئەو ئینسانی کە دوو زمانە ئاوایە گڕ ئەگرێ و ماڵانە. چەندەها ژن و پیاوی لێ کرد. بۆیە پەنا بخوای گەورە ئەبێ ئینسان ئاگاداری خۆی بێت. دوو زمانی هۆکارێکە بوو توش بن بە عەزابی قەبر. پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم. بۆیە ئینسانی ساحر چۆن تەئسیرە دڵی خەڵکەکات، ئینسانی دوو زمانیش ئیشەکەی زانایان دەفەرموو وەکو سحر وایە، چونکە دڵی خەڵکی تێکەدا. فڵان کەس و فڵان کەس بینیان خۆشە، ئەچێ بینیان وادی ئەکا وەکو چۆن کەسێ سحری لێ بکرێ، نێوانیان لە یەک جیا ئاکاتەوە. ئەو کاتە مرتاحە بێت. بەوە مرتاحە بێ خەڵکی مەشاکیلی هەبێ، کێشەی هەبێ، عەزابی هەبێ، ناڕەحەتی هەبێ، خوش لە ناو گۆڕدا نایڵێ ئیسراحەت بکات. ئەوە سیفەتی ئینسانی دوو زمان، ئەوە صفتەکەیتی نایڵێ خەڵکی لە خۆشیابی، حەز ناکە لە خۆشیابی بە هیچ جۆرێک. بۆی ئینسانی عاقڵ بە قسەی دوو زمان ناکات. ئەو کەسێک کە دوو زمانی دەکات خوای گەورە مەحرومی ئەکا لە بەهەشت، لەگەڵ موسڵماناندا ناڕواتە بەهەشتەوە، هەتا عەزابی دوو زمانەکەی لە ناو جەهەنەمدا نەچێژێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يدخل الجنة نمام وفي رواية لا يدخل الجنة قتات. ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی دوو زمانی بکات، قسە بهێنێ و قسە ببات، بۆی نێوان خەڵکی تێک بدات، بۆی نێوان خەڵکی وێران بکات. ئەو کەسە خوا مەحرومی دەکات لە بەهەشت، چونکە لە ناو کۆمەڵگادا، لە ناو دراوسێ، لە ناو خزم، لە ناو برادەرە، لە ناو خەڵکیدا، لە نێوان ژن و مێردا خۆشی هەڵدەگرێ، شادی و خۆشی و دڵخۆشی هەڵەگرێ، خوش لە خۆشی بەهەشت مەحرومی دەکات، چونکە خۆشی لە ناو خەڵکان نەیەڵە. چەندەها کەس هەبوو بەهۆی ئەوە کە پەنا بەخوای گەورە دوو زمانیان کە چیان بەسەر ئاهات، ژن و پیاو لە یەک جیا بوونەوە، برادەر بوونە دوژمن، خزم بوونە دوژمن، قسە دەهێنێ و قسە دەبات، بەس تەنها هەدەفیشی ئەوەیە فەسادی لە نێوان خەڵکیا دروست بێ، ئیسلاح ناکە، چاکسازی ناکە، تەنها دەیەوێت خەڵکی لە ناخۆشی و ناڕەحەتیا بێ، خەڵکی بەردەوام خەریکی ئاژا و کێشە بن، چونکە خۆشی ئیشی خوا زۆر جوانە. ئەو کەسی عەزابی خەڵکەدا بە مەشاکیل، بە کێشە، خوا لە ناو گۆڕە عەزابیەدا. ئەو کەسەیشی خۆشی و شادی لە نێوان خەڵکیە هەڵەگرێ، خوا لە خۆشی و شادی بەهەشت مەحرومێکات. تەواو. ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە ئاگادار بە نوێژەکانت مەخەڵەتێ، دوو زمانی تاوانێ زۆر گەورەیە.